چی پێ دەڵێن ئێرە ئێرە وڵۆ چ پێ دەڵێن داو بەحر چت بێژنێ دەستپێکی خێرانە قەناتی هەنگوت کەین بۆ لێرە قەزا خەبات ئێرە هەنگ خود زانن قەزا خەبات گەرمترین شوێنە کوردستانێدا خودیا ڕەحمەت گەمەگرە ئێرە ئەو کەس کاتگەل چلێ هاوین یعنی تشتێکی بار پێ نەکراوە چی پێ دەڵێن ئێرە ئێرە وڵۆ چ پێ دەڵێن داو بەحر چت بێژنێ دەڵێن بە مالدیڤ بەناوە مالدیفە بەلێ زوزوو دێ ئێرە هەموو هەفتەیە ینی هەموو جمعەیەک لێرەینە مەلەوانیش دەکەی یان دێ بەس مەلەوانی دەکەم بەس ئێرە شوێنی مەلەوانی جێە لەولا ئێرە بەس شوێنی دانیشتنە پێ دەچی هەر تاکە ئەو شوێنە بێ ئاوا خۆش بی چونکە خێزانیش دێنا ئێرە خۆشە نێزیکە خێزان دەتوانی بێ منداڵ دەتوانی بێ هەموو کەس دەسانی بێت تۆ مەلەوانی مەلەوان مەدیکۆ هی خەبات و کەڵک دەڵێن زوزوو هەر مەلەوانن لە منداڵیەوە ئێرە ماگە ئەوەکە هەموو خود بۆت بێ ئێرە مەژبوری فێ لە مەلەوانی ببێ لە چەند ساڵی فێرە مەلەوانی والله چی بێژمەتە 2011 12 ئەو کات بە دزی ماڵەوە فێر بیان أنا بدزيونا مذبح مالكنا خو من خركي لريمة بس يعني زوزو دي ميرا ئێرە فێرە مەلەوانی أري والله